ئیماندارانی بەڕێز لە وتاری ئەمڕۆدا باس لەوە دەکەین سنەتی سەروەرمان صلی الله عليه وسلم ئەبێتە چارەسەرکردنی هەژاری، واتە باس لەوە دەکەین چۆن بتوانین ئێمە لە ژیاندا ئەوەی کە دەستی کورتە یان ئەوەی هەژارە چۆن ئاینی ئیسلامی پیرۆز باسی کردە و هانی داوین بۆ کاسبی و ئاکاری جوان. ئەگە تەماشا بکەین مسلمانانی بەڕێز، ئێستا ئێمە هاتوین بۆ جومعە دەکەین، خوای پەروەردگار بە نەسی ئاەتێک ئەم جومعە فەرز بووە لەسەر ئێمە و هەروەها سورەتێکی نازڵ کردووە خودای پەروەردگار ناوی ناوە سورة الجمعة. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. لدوايا ما فرمي إيمان داران كبان كراو جمعة فرز ولا سرتان بچن قبزانن خير وپاداشتكي قوريه لدواي پروردگار لدواي أمايته ما بس معنا أم جابي معنا فرمي خواي پروردگار لدواي أما پروردگار فرمي فإذا قضيت الصلاة فانتشروا في الأرض وابتغوا من فضل الله واذكروا الله كثيرا. أجل نوجكتان تواو كرت دامنشن بڕۆن هەرێکی بەشوێن و جێگای خۆیدا بۆ کار و بژێوی ژیانی خۆی لە ژیاندا، واتە هەردامنشن کە عیبادەت کەن و دنیاش کە وازی لێبێرن. ئەمە ئەم دوو ئایەتە تەرازوویەکی پەروەردگارە کە دایناوە عیبادەت خواپەرستی لە خوا نزیک بوونەوە، پاشان دنیا ئیش و کاسبی هەوڵدان و تێکۆشان بۆ ئەوەی ئینسان بتوانێ بە جوانی بە چاکی خۆی و ماڵ و مناڵی بەخێو بکە. ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ هاتە مزگەوتەوە، نوێژی کرد بۆ ئەسحاب و یاوەران، دوای نوێژیان کرد ئیمامی عومەر هەستا و ڕۆیشت، شتێکی لە فکر چوو گەڕایەوە بۆ ناوی مزگەوت، بینی سەحابە دانیشتوون، وتی ئەوە بۆچی دانیشتوون؟ نوێژتان نەکرد؟ وتیان بەڵێ. وتی ئەی بۆچی دانیشتون دوای ئەمە؟ وتیان دانیشتین یادی خواکەن. ئیمامی عومەر شوێنێکی تایبەتی هەبوو، چووە ژوورەوە گۆچانێکی هێنا، هەموویان بەو گۆچانە لە مزگەوت دەرکرد. تی بڕۆن عیبادەتی خوا تەواو بوو، ئێستا عیبادەتەکەی ترە، بڕۆن مەعیشەت پەیدا بکەن بۆ ماڵ و مناڵتان، ئەوش عیبادەت. دامنشن ئەمە یەکێکە لەو ئاکارە جوانانەی کام ئیسلامە شیرینە پێمان ئەڵێ. هیچ کات ئیسلام لەگەڵەوە نییە ئینسان مرۆڤ کە دانیشێ چاوەڕێ بکە ئەو یارمەتی بدا یان چاوەڕێ بکە شتێکی بۆ بێ، نە، ئیسلام قەتوانە بووە و ئەمەی بێفەرمووین. چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ یەد العولیا خەیر من اليد السفلا، دەستی ڕاست کە کاسبی بێەکەی، کە ئەو دەستەی کە مایشەتی پێدەرەکەی زۆر جار ئیشە چاکەکانی پێدەکەی، ئەمە خێری زۆرترە لەو دەستەی کە بەتاڵە کە ئیشی پێ ناکەی. چکە هەر ئەو دەستەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەستی کرێکاری ماچ کردووە، ئەو دەستەیە کە پێغەمبەر ناو سەحابەدا دەستی سەحابەیەکی بەرز کردەوە، فەرمووی ئەم دەستەتان دینیە بینیتانە بەچاو هەمووی شەق شەق بووە، هەمووی ئازارە و خوێنی لێدێ، لەو دەستە چاکترە کە نەرمە، کە هەوڵ نادا خەڵک یارمەتی ئەدا، چاوەڕێی دەستی خەڵکێتی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێری ئەمەمانەکە. ئەمڕۆژ ئەم زەمانە زۆری ئەتوانین بڵین هەمومان، بە تایبەتی گەنجەکانمان، ئێمە وەک باوک و دایک و هەمان کاتش لە مقابلدا ئەبێ هەمومان غەمێکیان بخۆین، نابێ ئێمە دەست بەتاڵی خراپە، چونکە پێشینان وتێتی قسەیە جوان ئێژێ شەڕ لە دەست بەتاڵی باشترە. ئەمە مانای ئەوە نییە بڕۆ شەڕکە، یعنی دەست بەتاڵێکە تووشی هەزار شەڕت دەکا ئەگە دەست بەتاڵ بێ. بەڵام ئەگەر تۆ مەشغوڵ بی قەت فکری هیچ ناکەیتەوە، شتی خراپ ناکەیتەوە، بەڵکو هەر بەردەوام لەسەر کاسبەکەی خۆتی ئێوارە شاتیتەوە خەویە تا بەیانی و سبەینی خۆ ئامادەکەی بۆ کاسبەکەی خۆت. غەیری ئەمە نەخێر، بەڵکو ئەگەر ئەمە نەما کێشە و گرفتمان بۆ زۆر دەبێت. ئەچینە سەر ئەو نەخۆشیانەی کە ئینسان کاسبی نەکات چی دێتە ڕێگای. ئیمانداران چەنێ ئێمە زەرەر دەکەین. یەکەمیان ئەوەیە لەسەر تاک و کۆمەڵگا، واتە ئەگەر دەست بەتاڵی ئیش نەکردن زۆر بوو چی زەرەری هەیە؟
زەرەر هەر لەسەر تاک هەر کەسێ بۆ خۆی و لەسەر کۆمەڵگا چی زەرەر و زیانێکە گەیەنێ لەم دەست بەتاڵیەی بە تایبەتی لەم وڵاتەی ئێمەدا ڕێژەی دەست بەتاڵی زۆر بووە. یەکێ لەوانە فەرمن کە دەست بەتاڵی وا دەکا لەوەی کەوا هەژاری کارەسات و زیانی بۆ دین و دنیا دەبێ، واتە یەکێ لەوانە هەم بۆ دنیا زەرەریە بێ هەم بۆ قیامەتشی. چکە بۆ قیامەتی ئەگاوە و کار و کاسبی بکە خوای گەورە بە عیبادەت ئەینووسێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتە خزمەتی وتی ئەی پێغەمبەری خوا باشترین درهەم باشترین پارە کامەیە؟ وتی باشترین درهەم و باشترین پارە ئەوەیە کە مرۆڤ دەری ئەکا عیباتەوە بۆ ماڵ و مناڵی سەرفی ئەکا. أفضل دينار ينفق على عياله كبيغمري خواه فرمي عليه الصلاة والسلام. باشترين دينار كامية و دينارية بكاري ديني بو مالو منالكت الروي كاسبية كي وارديته ودو علاقة بيته بو مال أزاني وش عبادته أو شكني وجكوايا بلان بدواي رزقي حلالا بقري رزقي حلال بريته ومال وكوين يوجد كردو بو إمام عمروتي درچن برون كاسبي حلال كن نەک ئەوە بێمەدانیشین چاوەڕێ بین خەڵک یارمەتیمان بدا. هەموو ڕەمەزانێک هەموو ساڵێک هەموو کات و ساتێک لێمان بقەومێ خۆمان بدەینە فەیسبووک و یەڵە کاکە چییە هەم فڵان کەس یارمەتی بدەن. فێری ئەم بەزمە بین. ئیسلام لەگەڵ ئەمانە بووە. قەت هیچ کاتێک چەندەها کەس چەندەها سەحابە هاتوونە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیلا حاڵەتی ناچاری نەبێ ئیمانداران حاڵەتی ناچاری هەیە. بەڵام بۆ هەموو شتێ باوای لێ نەبێ بێتێ باو ببێتە عادەت ببێتە نەریت هەرچیمان بێ فلان بێت تەسویرێکم کە و بڵاوێکم کەرۆ با بڕێ یارمەتیم بن. ئەمە باش نییە بەڕاستی. بەڵکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێری سەحابەی کردووە کار و کردار بکە ئیش بکە. یەکێ لەوانە زەرەر ئەوەیە هەم بۆ دنیای هەم بۆ قیامەتی زەرەری دەبێ. دووەمیان ئیمانداران کاسبی نەبێ خەڵک دەست بەتاڵ بێ ئەبێتە زیانێکی تر کە ڕێژەی لەناو کۆمەڵگادا ڕێژەی تەلاق زیادە بێ. ئێستا لای خۆمان ببینە لەو شوێنانەی کە کاسبی کەمە ئیش نییە ڕێژەی تەلاق جیابوونەوەی خێزانی زۆرە. بڕۆ دادگاکان بزان چەندێک کێشە هەیە چکە بۆ پیاوەکە پارەی نییە بەشی ناکە ئەبێتە کێشەی نەو ماڵی ناچارە بێ چی بکە خێزانی بەخێو ناکرێ مناڵی بەخێو ناکرێ تەڵەبیات زۆرە داواکاری زۆرە باجی زۆر لەسرە ناتوانێت گشتی ئیستیعاب بکە مەجبورە چیە بێ کێشە و مەشاکلەکەوێتە ناو کۆمەلگا و ئەبینی ڕێژەی تەلاق زیاد دەکە. یەکێ لەو زیانە گەورانەی کە ئەو شوێنانەی کە کاسبی وڵاتانە کاسبی کەمە ئەبێتە تێکدانی شێرازەی خێزانی. سێهەمیان ئەوەیە ئیمانداران فەرموویەتی یەکێ لەوانەی تر ئەبێتە مایی ڕیبا بەرتیل و ئەبێتە مایی سوالکەری دوو لە ڕووجەنابتان و ئەبێتە مایی ئەوەیشی کەوا شکۆی مرۆڤ لەکەدار دەبێ. چکە بۆ ئەو کاتە کاسبی کەم بوو ڕەشوە زۆرە بێک دەستپانکردنەوە زۆرە بێ. تەسەورەکە ئیسە مرۆڤی وایە من ئەمانە زووتیان پێم بەڵام وتم کاتی خۆی بێ ئەم جابازێکم لە وتارێکە شخصی وا هەیە ئەیگێڕنەوە تەبعەن جەنابتانە تەلەفۆن بۆ ئێمەکە من نازانم ئللا بۆی تێبگەم ئەم جاباسێکم شخصی وایە لێرە و بۆ بەغدا چێ بۆ گڵایەک بەس بۆ ئیمزایەکەکە خۆی نازانێ بۆچی ئیمزایەکە دوو گڵایەدەنی ئیمزایەکەکە نازانێ بۆی 2 دیناری دەستکەوێ بەڵام ئەبێ وریابی ئیمزا بۆ چیەکەی بۆ کوشتنی زەلام بۆ تاڵانی بۆ فەرودی بۆ لە ناوچوونی خۆت ماڵ و مناڵت ئەبێ وریابی کە کاسبیش نەبێ نابێت دەست بۆی بۆ شتێک کە حرام بێ کە نەزانی چییە. یان هەندێک موسڵمان فێر بوون گیان لەبەرانێک بەخێوەکەن کە حرامە دوو لە ڕووجەنابتان سەگ ڕاگرتنی و بەخێوکردنی و ئیلا حاڵەتی زەڕوو نەبێ ئەوش بۆ چییە ئەو کەسانەی کە حەیوانیانەیە حەیواندارن بەکاری دێنن بۆ حیمایی حەیوانەکانیان غەیری ئەمە تۆ تووتکێ دوو لە ڕووجەنابتان بێئەدەبی نەبێ ئەوشەمان بینێ وڵا جوانەوە هێنم لە ماڵ بەخێوی یەکەم و لەیوم بازاڕی فرۆشم وی تێرمەوە ئەوە حرامە. تۆ موسڵمانی نوێژەکەی چۆنە بێ یان بەرتیل یان زیادە وەڵام من کاگە 10 ملیۆنە دەم بە تۆ کاکە
دوای ئەبێت تۆ مانگانە ئەوەنە پارە بدەیتە من 250 دینار بێتە بانی حرامە و ڕیبایە. ئەبێ وریابی و مسڵمانی خۆشەویست، تۆ بە دەستی خۆت ماڵەکەی خۆت کاول مەکە، حرام مێنەوە بۆ ماڵت. بەخوا حرام کەسی سوادەی لێ نەکردووە هەتا تۆ ئەمڕۆ من بیکەم لێی. فەقیریەکەت باشترە هەتا ئەوەی کەچی بێ کە دەوڵەمەند بی بە حرام. چکە ئینسان فەقیر بوو 500 ساڵ بەلە دەوڵەمەند ئەچێ بۆ باشت. فەقیرانی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زوو ئەچن بۆ باشت و زوو محاسەبەیان دەکرێ، محاسەبەیان زوو تەواو دەبێ. ئەبێ وریابین ئیماندارانی خۆشەویست. پرسیاریان لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کرد باشترین کاسبی کام کاسبیە؟ فەرمووی ئەو کاسبیە کە ئینسان بە دەستی خۆی کارەکە، ئیش ئەکە. ئەوە کار و کردارێکی مبارەکە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی السەڵات وەسەلام ئەوەی کڕی و فرۆشتن دەکا کار و کردارێکی مبارەکە کە هیلاکە بێ و ئیش ئەکا. ئەمە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆشی گەرەکە. چوارەمیان ئیماندارانی خۆشەویست ئەوەی ئینسانی مسڵمان کە هەژاری دەبێتە سەرەکی نەخوێندەواری و دەبێتە سەرەکی خەڵک دوورکردنەوە لە ئەوەی زانست و علمەیە. بۆ ئینسان کە نەخوێندکە نەبوو مەجبورە کوڕەکەی لە مەکتەب لە قوتابخانە دەرەکە و ئەبێ چی بکە؟ کاسبی پێ بکە. ئەو کاتە مەحروم دەبێ ئەم منداڵە، بە تایبەتی باوکش. ئەڵێ یەکێ لەوانە ئیمامە بەڕێزەکان ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل وابزام الله ئەعلەم لەو ئیمامانەوە ڕۆژە دەرزی فەقێکانی ئەدا، کچەکەی دێتە ژوور و ئەڵێ باوە ئاردمان نی. تەسەورکەن فەقیری، چونکە پێغەمبەری خوا پەنای گردووە لی، پەنای گردووە لە فەقیری، داوای کردو خوای ئەوەنە فەقیرم نەکەی کە نەتوانم عیبادەت بکەم. ئەبێ بەردەماوە ئەو بڵێ خوای ئەوەنە فەقیرم نەکەی نەتوانم عیبادەت بکەم، نەتوانم ڕزق و ڕۆزی حەڵاڵ پەیدا بکەم بۆ ماڵ و مناڵم، وام لێ بێ دوور بەمەوە لە عیبادەت لە تاعاتی تۆ. خوای ئەوەنە مش نەدەیتێ مەغروور بم تۆ نەناسم، ئەوەی ئەهلی چاکە نەیناسم، خێر و سەدەقە لە دەستم دەرنەچێ. ئینسان ئەبێ ئەو دوعایانە بکا بەردەوام لە بەینی هەردگیان ڕاوەستێ. ئەفەرمێ وتی باوە ئارد نییە، کە وتی ئارد نییە یەکسەر کتابەکەی داخست، ڕەنگی تێچوو ئیمام، دەرزی پێ و نەوتراوە، هەستا ڕۆیشت بۆی ئارد پێیا بکات، چونکە ئەم ئیمامە کاسبی ناکرد. وتی تەواو دەرزم پێ ناوترێ، بێ بچم ئاردەکە پەیداکەم، مێشکم ساڵ بێ ئەم جا توانم دەرزەکە بڵێمەوە. ئەی تو قوتابیەک هەموو ڕۆژێ ئەچێ بۆ قوتابخانە، ئەگەر ڕۆژی هیچ نەبێ 1000 دیناری گەرەکە، ئەگە باوکەکە نەبێ بیدا پێی ئەو مناڵە بە دڵشکاوی ئەچێ بە ناو قوتابخانە و ئەو باوکەش بەو شەوق و زەوقە ناچێ ئەو منداڵەی بنێرێ، چکە وای لێ دێ دوا دەکەوێت لە کۆمەڵگا، کە دوا کەوتمنەی کاسبیەکە. ئەگە کاسبە حەڵاڵەکانش وەک ئەمڕۆ سنووردار بکرێ، خەڵک ناچار بکرێ بۆی دەست با بۆ حرام، خەڵک تووشی تاوان و سەرپێچی و گوناح زیاتر دێ. ئەمڕۆ وایە تۆ ئەتەوێ کاسبی بکەی، کاسبێکی حەڵاڵ ڕێگر زۆرە نایەلن، ئیلا ئەبێ بەرتیل بدەی، ئیلا ئەبێ پارە بدەی، ئیلا ئەبێ خەڵکە بکەیتە شەریکی خۆت، ئیلا ئەبێ خەڵکێ لە تۆ زیاتر بخوا، ناچاریش. شتێک تێ لە دایرەیەک لە شوێنێ ئەتەوێ بیکەی نایکەن، حەقی خۆتە، پارەی ئەبێ بەرتیل بدەی ئەمجا بیکەن. پارەت پێدەن بە قستی مانگانە و بەچی چی هەتا ئەڕوا سلفە، بەڵام مەخەنە سەری، تووشی حرامەتەکەن بە ڕێگایەک بە شێوازێکی تر ئەگەر ئاگال لە خۆت نەبێ. واتە دەرگاکانەکەنەوە بەڵام لە پاڵی حرامی لەگەڵایە. ئەو دەرگایانێشی کە حەڵاڵە یەواش یەواش دایەخن بۆی خەڵکی تووشی حرام بێ، خوا پەنامان بدە. ئەمجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاماژەمانش پێ ئەکا، فەرمێ ئەی باشە ئێمە چارەسەر چێ ئیماندارن؟ چارەسەر ئەوەی ئینسان هەوڵدا کاسبی بکە، هەر مرۆڤێ تاکێ هەوڵدا کاسبی بکە، ڕازی بێ بە هەموو کاسبێک. پێغەمبەران تەماشایان کە هەموویان هەرێکی ئەرکێکیان کردووە، نەجار بووە، هەیە شوان بووە. ئێستا ئێمە کێ هەیە لە ناو ئێمە یەکێ بێ بە گەنجەکانمان بڵێ وەرە شوان بکە، شوانی بکە؟ من شوانی بکەم؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شوانی کردووە،
پێمان ئەڵێ هەموو پێغەمبەرانش کردوێتی. هەیە خەیاڵ بووە، ئیشکردن عیب نییە، ئەوە عیبە کە تۆ دەست لە خەڵکپان کەیتەوە، ئەوە عیبە کە تۆ ماڵ و مناڵەکەت چاوی لە دەستی خەڵکی بێ، ئەوە عیبە کە تۆ نەتوانی مافی ئەو ژنە و ئەو منداڵانە بە جوانی بدەیت، ئەوە عیبە. ئەبێ ئینسان چکە دینی ئیسلام ئەمەی پێوتوین باشترین کاسبیە و کاسبیە. ئەمجا فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم والذی نفسی بیەدی، سوێن بەو کەسەی نەفسی محەممەدی بەدەستە، ئەفەرمێ ئەوەی کە هەیە کە درهەمێیان دینارێ، ئەوەی پیاوەی هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، فەرمووی ئەوەیە کە ئینسان درهەمێکی هەبێ، درهەمەکە بکاتە دووکتەوە، نیمەی بۆ کاسبی، نیمەی بۆ ماڵ و مناڵی. کابرایەتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، فەرمووی پێغەمبەری خوا بڕێ پارەم بەرێ. ها وڵات ئێستا خەڵک ئەچێ ئەڵێ بە حکومەت بڕێ پارەم دەرێ، هەروە پارەم دەرێ. لە زمانی پێغەمبەر شابووە، هاتوونە یەخەی یەقە پێغەمبەریان گرتووە لەو ماڵەی هەیە وەزارەی دارایی، بڕێ پارەم بەرێ، نەویتیان 2 ملیۆن بۆ تۆ، دەفتەرێ بۆ تۆ، ئەوەنە بۆ تۆ، ئەمە خزمی فڵانە بی دەرێ و ئەمە خزمی فیسانە بی دەرێ، ئەمە دەرکەنە دەشت و مەی دەنێ و وڵات ئاوا ناڕاتە ڕێوە. پێغەمبەر پێمانە فەرمێ جوان ڕێکێ خاتەوە، بانگی کرد وتی چیت هەیە لە ماڵ؟ وتی ئەوەی هەمە شتێکی زۆر کەمە، شتێکی هێناوتی درعێکمە، وتی درعەکە بێنە. کردێ مزایدە وتی ئەسحاب کێم درعا کڕێ؟ وتیان درهەمێ. وتی زیاتر 2 درهم لە ڕیوایەتێکاڵێ، والحاصل دایە درهمێ. کردێ دووکتەوە درهمەکە نیمەی، وتی ئەوە بووە بۆ ماڵ و مناڵت، بیدە خواردن خواردنەوە بیوەن بۆ ماڵ بابی خۆن. ئەم نیم درهەمە بچۆ پاچێکی بێ بسێنە و بچۆ کەمێ گوریس بگرە لەو شاخە دار بێنە کاسبی پێ بکە. فێری کاسبی کرد، نەوید لە بەیت المال بەشی بدەن، با دانیشێ بەس بخوا و قەڵەو بێ. دوایش وای لێ بێ وڵات دەی دوای 10 ساڵ ئەوەنە مامل قەوی و هینماندا ناوە، هەموو دنیا هین هێمە بێ بەشەمانە ناکا، چونکە فێری هیچمان نەکرد، فێری خواردنمان کرد و دانیشێر بن ماڵا و 2-3 ڕاتبی هەبێ. دوای گیرەکەین بەدەست هەموویەوە. ئەمجا دوایەوە پێغەمبەری خوا دوای 10 ڕۆژاتەوە بینی چی بوو؟ درهەمەکە بووە 10 درهم، زیادی کرد. دوای چەند ساڵێ ئەڵێن لە ڕیوایەتە ئەم پیاوە زەکاتی دەرکرد کە حیسی نەبوو. ئەمەی دینی ئیسلام ئاوا ئەڵێ بە ئێمە، وڵات ئەتوانێت تۆ ئەتوانی خەڵک بانکە 5 ملیۆن دیناری بەرێ، 10 ملیۆن دیناری بەرێ، هەروامەی دەرێ، فایزێکی کەم مەخەسەری، بڵێ وەرە گەنجە جوانەکە وەرە کاسبی پێ بکە بە شەریکی، نیوەی بۆ حکومەت نیمەی بۆ تۆ، مانگانەی دانە بۆی، ساڵانەی بۆ دانە. وڵاتەکان واکەن، ئێران بڕۆ سێری ئێران کە ئێستاش بەروبوومی میوە وایە، بانگێکا لە لادەیەک وەرە کاکە چەنێ هەرستەیە، ئەوەنە هەرستە دەمێ، چەنێ پارەت گەرەک، چەنێ پێداویستیت هەیە، هەمووی بۆ دابینەکە، دوایش لەو سەرەوە قازاجەکەی لەگەڵ حکومەتە کاتە دووکتەوە. ئاوایە، ئاوایی شەکرێ، خەڵک ئاوا پێشەکەوێ، ملەت ئاوا ڕاتە پێشەوە، نەک هەمووی دانیشێ و بەس بخوا و دەست خاتە پشت سەری هەبوو بڵێ خوایە نەیبڕێ، نەبوو بێژە بەخوا لە بەرسامرین. کەی وا ئەبێمە؟ ئەبێت تۆ بەرنامەت هەبێ بۆ ژیانی خۆت و بۆ وڵاتی خۆت، شتی جوانت هەبێ بۆی ئەو گەنجانە سبەی بنە کێشە و گرفت بۆت. ئەگەر چارەسەری نەکەی ئەمڕۆ ناسبەی 2 سبەی 3 سبەی بەخوا بنە گرفتێکی زۆر گەورە، ئەو کاتە ناچەرەبی نازانی چی بکەی، لەگەڵی داوگیرەکەی بەدەستیەوە. یەکێکی تر لەوە ئیمانداران بەندە دوای ئاکار و ڕەوشتی جوان یان ئیشی جوان بکەوین. نەبی داود عەلەیهی سەلام ئینسان ما ئەکەلە، نەبی داود ئەمەنە بەرچاوی تێر بوو، قەتنانی ناخوارد لەگەڵ بەتەنیادا. یەکێ لە پێغەمبەرانی تر ئەڵێ ڕۆژێ چووە دەرەوە، نانی پێغەمبەری خوا فەرمێن نانی یەک مرۆڤ نانی 2 نەفەرە، نانی 2 نەفەر نانی 4، نانی 4 نانی 6. وەڵڵاهی وایە بە چی کاتێ بەرچاوت تێر بێ، بە چاوچنۆک بی دوو لە ڕووجەنابتان هەر بڵی لە برسا ئەمرون بەشم ناکا، بۆ خوایە ئەوەی هەیبنانی 2 ئەبێتە 1 عەکسێ بێتەوە، خوا بەرەکەتەکە هەڵەگرێ نایتێلێ. ئەڵێ هەموو ڕۆژە نانی ناخوارد بە تەنیا ئیلا کەسێکی بەهان کرد،
ڕۆژێ لە دەرگا ڕاوە زۆر چاوەڕێی کرد کەس نەبوو، کەسێکی بینی زۆر عجایب شکڵ و شێوەی جوان بوو، بانگی کرد نانی خوارد لەگەڵیا، دوای وتی تۆ کێی؟ تۆ ناناسم. وتی من شکڵ و شێوم بەشەرە، بەس بەشەر نیم، من مەلایکەی خوام، خوا ئەمری پێکردم بێم بۆ لای تۆ، پێغەمبەرێکم لە زەوی چاوەڕێی میێوانەکە، میێوانی دەست ناکەوێ ئەمڕۆ لە قەڵەمی لە سوحفی خوا نووسراوە، تۆ بڕۆ لەسەر شێوەی بەشەرێک لەگەڵیان نانخۆ و بگەڕێ بۆی بەرەکەت کەوێتە ناوی. ئیماندارە ئەمەیە پێمان دەڵێ، کەواتە خاڵێکی ترمانەوەیە ئیماندارانی خۆشەویست، فێرکردنی پیشە کار هیچ عیب و عار نییە. بە هەمومان دوسێ مهنە بزانین چی عیبی تایە. تۆ مۆزەفی مهنەیە ترش بزانە سبەینی ئەمە نەما باوە بزانی قەیچەکە، هەر ئەوە نەبێت چاوت لەوە بێ. دوسێ شتی تر بزانە بۆ خۆت، مناڵەکەت وا ڕابێنە، وا فێرکە، با مناڵەکانمان وەک بلبل هەر نەکەینە خاوەن، بەخوا سارە لێدا، بەخوا ئەوە بێ. دوای دەرەچێت تۆ وەفاتەکەی ئەبێتە زەلامێکی گەورە، نازانێ کاسبی بکە، نازانێ ژیانی خۆی دابینکە. ئێستا بۆ هەمومان ئەناڵێنین بەدەست کوڕەکانمانەوە کە ژنی بۆ دێنین، ژنشی بۆ دێنین، ئەبێ ئێمە کە هەر ئێمە نەفەقەی بدەین، ئێمە چی بکەین؟ ئێمە یارمەتی بدەین، چونکە لە عەزەڵ فێرمان نەکرد کاسبێ بکا بۆ خۆی، یارمەتیمان نەدا. پیاوی وایە کاکە لە ماڵە دوو دەفتەریە کوڕەکانی دێن و دەڕۆن لە کۆڵانە، ئەی بۆ نایخێتە ئیشە بۆ مناڵەکەت بۆ غەی کاسبیە بکە؟ ئەی بۆچی داتناوە؟ دوای تۆ بیداتە سیارەیەک یان بیداتە شتێکی تر ئازیەتی بدا، ماتۆڕێکی بۆ کڕێ بۆی جەرگی بستوێنێ، بەڵام 500,000 ناداتە کاسبی و دوکانێک بۆ خۆی ئیشێکی پێ بکە. ئەمە کوا خزمەتی مناڵەکەتەکەی تۆ؟ ئازیزان خۆشەویستان، ئێمە زۆر جار ئێمە خۆمان ئیشەکانمان لە خۆمان هەرە ژین ئیش نییە، بەخوا کاسبی نییە، کورەوانەیەک جا دنیاوانەیەک جا، لێرە نا شارێکی تر، شارێکی تر نا. باوکو باپیری ئێمە پیاوە تەمەنەکانە زانای گێڕنەوە زۆر جار من دانشم لەگەڵیانە، بەیانی دەرەچوو هەتا نیوەڕۆ بۆ بەغدا ئەچوو، بۆ بەسڕا ئەچوو، لە نەوەتەکان ئەچوو بۆ ئێران، ئەچوو بۆ شارەکانی تر بۆ کاسبی. ئێستا گەنجی ئێمە ئامادەنی ناو شارەکەی خۆیان ئیشکا، لە کەلاری ئیشکا، لە سلێمانی ئیشکا، ئەوە نەبوو غرابووە، هەر ئەڵێ نییە. ئیماندارانی خۆشەویست، ئەبێ ئێمە خۆمان لەگەڵ مناڵەکانمانە ئیش بڕەخسێنین، شت بڕەخسێنین. ئەگە حکومەتش نەیکا خۆ من باوکی ئەم کوڕەم هەلێکی بۆ بڕەخسێنم بۆی جوانی بە چاکی ئیشێکی جوان و باش فێر بێ، هیچ عیب و عار نییە، ئەوە جوانترین و چاکترین ئیش و چاکەیە. و خاڵێکی ترشەوەی ئیماندارانی خۆشەویست ئەبێتە ئەوەی دوعاکردن، ئێمە دوعا بکەین بڵێن خوایە گیان ئەو دوعایەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆمانیە کرد، بۆ ئەوەی تووشی دەستپانکردنەوە نەبین، تووشی ڕیبا نەبین، تووشی حرام نەبین، کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر جا و دوعایی دەکرد. و زۆر جارش ئێمە ئیمانداران ببەخشین. خاڵێکی تر و کۆتاییمان ئەوەیە ببەخشین. ئیمانداران هەمومان پێویستمان بە بارانە. باران چیەوێ؟ باران هەر دوعای ناوێ ئیمانداران، هەر ئەو دوعای ناوێ مامۆستا لەسەر مینبەرەوە و دەست بەرز کاتەوە و ئێوەش لەگە حضوری ئێوە و ئێوە دوای سبەینێ مامۆستا بچین نوێژە بارانە بکەین. ڕاستە ئەمە وەسیلەیە، بەڵام لەمە گرنگتر هەیە، ئەبێ ئەوانە جێبەجێکەین. وەڵای هەمومان هەر کەسێ لای خۆیەوە ئەم شەو حەزەکەی هەمووتان تاقیکەنەوە، هەستە وعد بدە ئەم شەو لە نیمە شەودا بە نیەتێکی ساف و پاک و بێگەرد بەینی خۆت و خوا پەشیمان بەرەوە لە هەموو تاوان و گوناح، ڕاستکە لەگەڵ خوای خۆتا بزان بارانە باریانە. باران بەس پێم بێژە من ناتوانەوە بڵێم، هەمومان ئەرزی یەکتریمان داگیر کردووە، هەمومان شەڕمانە لەسەر بستی ئەرز. ئەو دەشتە نەما، ئەگە دەستمان بڕۆ ئاسمانش ئەکێڵین نەک زەوی، هەر ئەڵێین باران بۆ نابارێ، هەزار فێڵ و تەڵەکە لە یەکتری ئەکەین، هەزار غەشەکەین، هەزار حێڵە ئەکەین، بەخوا مە نابینێ؟ ئەرزیە بە زۆر داگیری کردوڵی خۆیە بارانم بۆ بارێنە، ئەتەوێت لە ئەرزی خەڵکدا خوا بەرەکەت خاتە ماڵەکەت. ئازیزان ئێمە خۆمان نەزانی چی ئەکەین، منەی شارمەوە تۆی شاری تۆ ئازانێ نازانی، خوا ئاگای لە خەتەرەی دڵە، ئاگای لە هەناسەکەیە بەلەوێ ڕایکێشی. چونکە ئەبێ ئێمە هەمومان تەوبەیەکی نەسوح ماڵەکانمان پاکەینەوە. وەلەو ئەنە ئەهل القوڕا ئامەنوا واتەقەو، ئیمان دووپاتکەنەوە، لە خوا بترسن، لەفەتەحنا عەلەیهیم بەڕەکاتی السەما، ئاسمان دەرگایەکەینەوە بە بارانباری. کابرایە 40 ساڵ
یەک شخصێ لە بەنی ئیسرائیل، یەک نەفەر بە قسەی خوا ناکە. ئەبنی ئیسرائیل موسا عەلەیهی سەلام پێغەمبەر لەگەڵیانە، دەرئەچنە دەرەوە، ئەوە معلومی جەنابتانە، ئەچێتە دەرەوە نوێژە بارانە بکەن، باران نابارێ، یەک شخصێ. ئێمە چەند هەزار شخصمان تایە، هەتا تەوبەیەکی نەسوحەکە بەینی خۆی خوا، دوای خوای گەورە وحی نانێرێ بۆ موسا عەلەیهی سەلام. ئەژێ پێم بڵێڵێ ناڵێ من کاتێ تاوانێ کرد بە فەسحم نەکردووە، ئێستا گەڕاوەتەوە فەسحی بکەم موسا چۆنە بێ؟ بارانی باران تەواو. ئیمانداران خوا ئەمەی ئەوێ، ئەگەر وابین بەخوا باران ئەبارێ و ڕەحمەت شەبارێ. جارێ باران ناتە کور ئەمانە وازی لێ بن، فەیەزان ئەڵەسێ جارێ باران ناتە نامچیە بێت تو خوای و قسانە وازی لێ بێرن. با بەخوا سێ نیەتی من و تووەکە، واللهی نیەتی من و تۆ گومانی چاک بێ بەخوا خوایکە، واللهی گومانی خراپ بێ خوا نایکا بۆمان. جارێ زستان نهاتووە دوو ڕۆژ نهاتووە با نوێژە بارانە بکەین، با نوێژە بارەوازانە بڕاتە و دەشتەتر باران خوڕەی دێ لەیلاوە. کوروانیە کاکە تۆ ماڵەکەت حرامە، تۆ ئیشی حرام دەکەی، تۆ لەولاوە هەزار فێڵ و فڵتا شتەکەی بەناوەی ئەیلاوە ولاوە، تۆ لەولا شوێژی کاکە وەڵڵا باران. خوا ئەرحەمە الراحیمینە بە ڕەحمی خۆیەتی. ئیماندارانی عەزیز، ئەوەیە گرنگە ئێمە خۆمان هەموو لایەکمان ئەوانەی دەستیان کاسبی هەوڵ دەخۆت هەتا خەڵک بخەیشەوە. ئێستا خۆزگایە ئەوانەی پارەیان هەیە، پارەکەت لە ماڵەدانە مەشروعێ دابنە دە گەنج بخە سەری، واللهی گەورەترین خێرە، والله وەبیلای گەورەترین خێرە. های لە دایرەیە بۆ خوا قەڵەمێکی لێدە، ئەچیتە لای مەسئولێ بۆ خوا قسەی خێری تیا بکە، مەسئولێکی قسەی خێری تیا بکە، لە تۆ بەرزترێ قسەی خێری تیا بکە. کورەکە خۆ شەرت نییە هەر مناڵەکەی من و مناڵەکەی تۆ ئەو بکە، با خەڵکی تر مستحەقی تر ئەو خەڵکەی وا سوڕێتەوە. ئەمە گرنگە ئیماندارانی خۆشەویست، بۆی هەمومان دەست لە ناو دەست یارمەتی یەکتری بدەین، باوەکەوەمان لێ نەبێ من هەمە و ئیتر هەرکێتی نیەتی کەیفی خۆیەتی. خوای گەورە ڕەحمان لێ بکە، عاقبەت خێرمان بکە، لەشمان ساف بکە، ڕستمان زیاد بکە. خوایە هەلی کار و ئیشی جوان و پاک و حەڵال بکەیتە نەسیبی ئەو گەنجە جوانانەی کە کاسبی و کە ئیشی حەڵاڵیان نییە. خوایە ئەو گەنجە جوانانەی کە کاسبی ئەکەن یا ڕەبی خوایە ڕستیان زیاد بکەی، بەرەکەت خەیتە ناو ڕستیانەوە یا ڕەبی خوایە ئەو گەنجانەی